کۆچەر تاهیر نوێنەری خاوەن کارگەکانی غاز لە سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داگەاند ئەو بڕی بۆ هەولێر و دوهۆک دابین دەکرێت زۆر زیاترە لەو بڕی بۆ پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان دابین دەکرێت. بەڵام ئەمەش نەبووە هۆی قەیرانی غاز و ڕۆژانە بریکارەکانیان بە پێی بڕی دیاریکرا و غاز بەسەر کۆڵان و گەڕەکەکاندا دابەش دەکەن. داوەش دەکەن لایەنی پەیوەندیدار بڕی سلێمانی زیاد بکات چونکە لە وەرزی زستاندا هەوڵاتیان زیاتر غاز بەکاردەهێنن. ئێمە بە پارێزگای هەڵەبجەش و سلێمانیش و ئیدارەی ڕاپەڕین و قەزای پێنجوێن و شارەزور و دەشتی چەمچەماڵیشمان لەگەڵە 12 تەنکەر غازمان بۆیە، بەڵام پارێزگای هەولێر لەگەڵ دهۆکا 20 تەن غازیان بۆچێ. ئەمە فەرق و جیاوازیەکی زۆرە. دەبینین هەولێر ڕۆژانە 13 تەنکەر غازی بۆ ئەچێت، بەڵام شاری سلێمانی 12 تەن غازمان بۆیە. وە لەم کۆنفرانسەشە داوا لەلایەنی پەیوەندیدارەکەین لە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان لە کۆمپانیا لە وەزارەتی سامانە سروشتیەکان ئێمە لەمەولا بەشە غازی کارگەکانی شاری سلێمانی بەتەن بۆمان دیاری بکەن باشترە، چونکە ئێمە لە وەرزی هاوینە بەهۆی زەختی گەرماوە ناتوانن ئەو تەنکەرانە زیاد لە 7 تەن بار بکەن، بەڵام ئێستا لە وەرزی زستانە دەتوانێت هەموو تەنکەرێک 22 تەنیش بار بکات، بەڵام غازەکە کەم کراوەتەوە بۆ 19 تەن بۆ 19 و 200 تەن، بۆیە زەرەر لە کارگەکان دەدرێت.